سڵاوتان لەبێت چاوەڕوان مەحمودم لە شار پرێسەوە هەواڵ و زانیاریەکانی ڕۆژتان پێشکەش دەکەم. سەرەتاش ناونیشانەکان لەبارەی بەکارهێنان و دانانی سیستەمی غاز حکوومەت بڕیارێکی دا. بافڵ تاڵەبانی لەگەڵ لایەنە سیاسیەکان جگەل لە پارتی کۆ دەبێتەوە. لە کوردستان داوای ئەنجامدانی ڕێفراندۆم دەکرێت. سعودیا ئەرجەنتین و جیهانی شۆک کرد. سەرۆکی حکوومەتی ماوە بۆ درێژکراوی هەرێم ئەمڕۆ سەرپەرشتی کۆبوونەوەیەکی تایبەت با ڕووداوەکانی تەقینەوەی غازی کردو لە کۆبوونەوەکەدا بڕیاردرا هۆکارەکانی ڕووداوەکانی سلێمانی و دوهۆک ئاشکرا بکرێن. بە گوێرەی ڕاگەیاندراوێکی فەرمانگەی میدیا و زانیاری سەر لە بەیانی ئەمڕۆ سێشەممە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی ماوە بۆ درێژکراوی هەرێمی کوردستان سەرپەرشتی کۆبوونەوەیەکی تایبەت با هۆکاری ڕووداوەکانی تەقینەوەی غازی لە سلێمانی و دوهۆک کرد. سەرۆکی حکوومەت لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی ڕاستپارت کە پێداچوونەوە بە هەموو ئەو شوێنە گشتی و تایبەتانی ئەم جۆرە سیستەمە بەکاردەهێنن بکەن و لێکۆڵینەوەی جددی ورد لە بارەی جۆری غازەکە و لایەنە جێبەجێکارەکان و هۆکارەکانی ڕووداوەکانی سلێمانی و دوهۆک بکەن. تا دەرکەوتنی ئەنجامی لێکۆڵینەوەش بڕیاردرا بەکارهێنانی سیستەمەکە لەو شوێنانی بەکاردەهێنرێت ڕابگیرێت. ئەمە لە کاتێکدایە لە ئێوارەی ڕۆژی پێنجشەممە ڕووداوی تەقینی سیستەمی غاز لاگەڕێکی کازیوی شاری سلێمانی ڕوویدا کە بەهۆیەوە 15 هاوڵاتی گیانیان لەدەستدا و 13 دیکەش بریندار بوون. شەوی ڕابردووش لە شاری دوهۆک لە بەشە ناوخۆیەکی خوێندکاران ڕووداوێکی هاوشێوە ڕوویدا و 6 هاوڵاتی گیانیان لەدەستدا و 31 دیکەش بریندار بوون. یەکێتی نیشتیمانی کوردستان بانگێشتی فەرمی ئاراستی ئەو لایەنە سیاسیانە کردووە کە پێشتر سەردانی کردوون بۆ کۆبوونەوەیەک لە هاوینە هەواری دوکان کەوا بڕیارە ڕۆژی پێنجشەممە ئەنجام بدرێت. لە کۆبوونەوەکەدا بڕیارە لایەنەکانی زەحمەتکێشان و یەکگرتو و حیزبی شووعی و کۆمەڵی دادگەری لەسەر ئاستی باڵا بەشداری ئەو کۆبوونەوەی بکەن. بە پێی زانیاریەکان بڕیارە هەریەک لە سەلاحەدین بەهادین ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان و عەلی باپیر ئەمیری کۆمەڵی دادگەری و دکتۆر کاوە مەحموود سکرتێری حیزبی شووعی لە کۆبوونەوەی پێنجشەممە ئامادە بن. هەر بە پێی زانیاریەکان کۆبوونەوەکە پەیوەندیدارە با پەیوەندیەکانی نێوان حیزب و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و هەروەها بابەتی گفتوگۆکانی هەرێم و بەغدا و ڕووداوەکانی ئەم جواییەی هەرێمی کوردستان. زانایانی ئاینی نوێنەری کوردانی ڕۆژهەڵات داوای ڕێفراندۆمێکی بەپەلە لە ئێران دەکەن بۆ ڕێگریکردن لە خوێنڕشنی زیاتر. لە بەیاننامەیەکدا لە زاری زانایانی ئاینی و تاربێژانی ناوچە کوردنشینەکانی ڕۆژهەڵات بڵاوکراوەتەوە داوای بەڕێوەچوونی ڕێفراندۆمێکی خێرات دەکرێت. بە گوێرەی بەیاننامەکە زانایانی ئاینی دەڵێن ئێمە وەکو مامۆستایانی سنووری کوردستان و سنە و دێگۆڵان و شارەکانی دیکە داوای ڕێفراندۆمێکی خێرا دەکەین کە بە ئامادەبوونی ناوەندە نێودەوڵەتی و کەسانی بێلایەن و چاودێری نێودەوڵەتی ئەنجام بدرێت کە لەگەڵ خواست و پێکاتی خەڵکی کوردستاندا بگونجێت تا ئەلم دۆخە ئالۆزە و بەسەر بازگەکردنی ناوچەکانمان دەربچین. هەر بە گوێرەی بەیاننامەکە زانایانی ئاینی دەڵێن دەبێت تەواوی بەندکراوانی خۆپیشاندانەکان ئازاد بکرێن کە تاوانی ئەوان تەنها پشتیوانی لە خەڵک و داواکانیان بووە. هەروەها داواش دەکەن ئەو کۆتوبەندەی لەسەر کەناڵەکانی تەلەڤیزۆن و تۆڕە کۆمەڵایەتیەکان دانراوە لا ببرێت تا داواکاری ڕاستەقینەی خەڵک بەگشتی بە دنیای دەرەوە و ناوەوە بگات. ئەندامێکی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان ڕایگەیاند لە هەر ناوچەیەک دەنگی پارتی کەم بێت لێپرسینەوە لەگەڵ بەرپرسی ئەو سنوورە دەکرێت و سزا دەدرێت. نوری شنگالی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان ڕایگەیاند یەکێک لە ڕاستپەردە و بڕیارەکانی کۆنگرەی چواردەی پارتی لێپرسینەوەیە لەو بەرپرسانی حیزب کە لە هەڵبژارنەکانی پارتی دەنگی پێویست لە سنووری ناوچەکانی خۆیان بەدەست ناهێنن. دەژڵێت ئەمە هەنگاوێکی باشە بۆ ئەوەی بەرپرسانی هەر ناوچەیەک هەموو توانەکانی خۆیان بخەنەگەر تا هەل هەموو پرۆسەیەکی هەڵبژاردندا پارتی زۆرترین دەنگ بەدەست بهێنێت. وتیشی لە مۆدووال لە هەر ناوچەیەک دەنگی پارتی کەم کات ئەوە بێگومان لە ڕۆی حیزبیەوە لێپرسینەوە لەگەڵ ئەو بەرپرسە دەکرێت و سزا دەدرێت. ئەمە ژۆگرەکارێکی حیزبی بۆ ئەوەی هیچ بەرپرسێک هەست بەوە نەکات چاودێری لەسەر نییە و کەم تەرخەمی بکات لە جێبەجێکردنی ئەرکی خۆی. دەژڵێت پێی وایە بڕیارەکە لە جێی خۆیەتی و لەمە دووە سیستەمی سزا و پاداشت جێبەجێ دەکرێت.
لە چوارچێوەی یاریەکانی قۆناغی کۆمەڵەکانی مۆندیالی قەتەری 2022 هەڵبژاردەی سعودیا برنەوەی بەرامبەر هەڵبژاردەی ئەرجنتین تۆمار کرد. ئەمڕۆ سێشەمان لە چوارچێوەی یاریەکانی قۆناغی کۆمەڵەکانی مۆندیال هەڵبژاردەی سعودیا بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک برنەوەی بەرامبەر ئەرجنتین تۆمار کرد کە یەکێکە لە پاڵێوراوەکان بۆ نازناوەکە. گۆڵەکانی سعودیا لە خولەکەکانی 49 و 53 لەلایەن ساڵح ئەلشەهری و سالم ئەلدەوسەریەوە تۆمار کران. گۆڵەکەی ئەرجنتین بە لێدانی سزا لە خولەکی 10 لەلایەن لیۆ مێسیەوە تۆمار کرا. پاش یاریەکە سکالۆنی ڕاهێنەری هەڵبژاردەی ئەرجنتین بەم جۆرە بۆ ڕاگەیاندنەکان دواوتی ئێستاش ئێمە ڕکابەری سەرەکیم بۆ بەدەستێنانی نازناوەکە. دوو یاری ماوە پێویستە هەموو توانایەکی خۆمان بخەینە کار. دەژڵێت سەرسامی ئاستی هەڵبژاردەی سعودیە بووم. هەواڵ و زانیاریەکانم پێشکەشکردن هەر شاد بن.